بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیزی پەیام بە دواداچوونی ئەم جارە تایبەتە بەو شوێنانەی یا ئەو بازگەنە یاسایانەی لە دەرەوەی یاسا گومرگی شتومەک و کاڵاو پێداویستی دەکەن کە لە شارێکی هەرێمی کوردستان بۆ شارێکی ترەوە دەڕات یا لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە ناو هەرێمی کوردستان بۆ نمونە لە خوارو و ناوەڕاستی عراقەوە ئەو شتومەکانە دێتە ناو هەرێمی کوردستان و گومرگ دەکرێن یا لە هەندێک شوێن لە هەرێمی کوردستاندا هەندێک چەکدار گومرگی نایاساییان داناوە و گومرگی شتومەک و کاڵاو پێداویستیەکان دەکرێن کە لە ناو هەرێمی کوردستاندا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان دەڕۆن. سەرەتای بەرنامەکەم من لەسەر ڕێگای ناحی ئاخجەلەرم دەمەوێت بچمە ناحی تەقتەق و بگەمە دوایین سنووری نێوان هەرێمی کوردستان و خواروی عراق. ئەو بازگەیی کە بە پێی زانیاریەکان گومرگێکی نایاسایی لە خەڵک وەردەگیرێت. لەگەڵمان بن بۆەوەی کە زانیاری زیاترتان لەم بەرنامەیەدا بۆ بگوازینەوە. پارتی لە بازگەکانی سنووری خۆی و یەکێتیش لە بازگەکانی سنووری خۆی بە ناوی جیاواز پارە لە بار هەڵگرەکان وەردەگرن. یەکێتی بە ناوی هاریکاری هێزەکانی دەوروبەری کەرکووک و کێشانی بار هەڵگرەکان و سۆنار و دڵنیایی و پارتیش بە ناوی پسوڵەی گواستنەوە و یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان و دڵنیایی و سۆنار و کێشانی بار هەڵگرەکان لە هەندێک بازگەشتدا بێ هیچ ناونیشانێک گومرگی بار هەڵگرەکان دەکەن. بەپێی یاساکان کاڵاو کەلوپەل کاتێک هاوردەی هەرێم یان هەناردەی دەرەوە دەکرێت لە سنوورە نێودەوڵەتی و فەرمیەکانەوە تەنها یەک جار گومرگ دەکرێت. بەپێی ئەو ڕێژەی لە یاسا و بڕیارەکان دیاری کراوە هەموو ئەو کەلوپەلانەش لە نێوان هەرێم و عێراقدا هاوردە و هەناردە دەکرێن. ئەو دوو لایەنە سیاسیە هەر یەکەیان لە سنووری خۆی بە نایاسایی گومرگی دەکەن. بەپێی زانیاریەکانیش داهاتی ئەو گومرگە نایاساییانە بۆ چەند بەرپرسێکی سەربازی و حزبی دەبێت و ناچێتە خەزێنەی گشتیەوە. ئەو بەرپرسانەی کاریان بووەتە وەرگرتنی سەرانە لە بار هەڵگرەکان بەپێی میزاجی خۆیان نرخ لەسەر بەناو گومرگی کاڵا و کەلوپەلەکاندا دەنێن. بۆ نمونە لە سنووری یەکێتی لە یەکێک لەو بازگانە بێەوەی تەنانەت سەیری کاڵاکە بکرێت بەپێی گەورە و بچووکی ئۆتۆمبیلەکە 5,000 تا 15,000 دینار دیاری دەکەن جگە لە تەنکەرەکانی گواستنەوەی نەوتی کەرکووک. لە سنوورەکانی پارتیش بەپێی زانیاری و بەڵگەکانی بەردەست بۆ 22 تەن کاشی 300,000 دیناریان وەرگرتووە. ئەوەش جگەلەوەی تەنکەری گواستنەوەی نەوت هەبووە بە سەدان دۆلاریان لێ وەرگرتووە. دیارە یەکێک لەو بازگانەی کە بە نایاسایی پارە لە شۆفێر و لەو کەلوپەلانەی گومرگی نایاسایی دەکرێت کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. ئەمە یەکێکە لەو بازگانی کە لە نزیک ناحیەی شوان بۆ تەقتەق کە دەڕوا دیار ئەم بار هەڵگرەی کە ئێستا لە پێشمەوەیە گەر زوومی کامێرەکەی بکرێتە سەر ئەم بار هەڵگرە ئێستا من لەمەوێت لەگەڵ یا بڕۆم بۆی کە لە بازەکەیە ئەوەندێک کە پێم بکرێ وێنەکانتان بۆ بگوازمەوە کە چۆن ڕایان دەگرن و دەبێت شۆفێرەکە بچێتە ژوورەوە لە ژوورەوە ئەو پسوڵەیە کە بە ناوی هاریکاری بۆ پێشمەرگەلی پێ پڕ دەکرێتەوە بڕێک پارەیەکی لێ وەردەگرن و من دوایی پسوڵەکانتان پیشان دەدەم کە ئەوە بەشێکە لەو گومرگە نایاساییەی کە بەوتێ بەشێک لە پەرلەمانتاران دوجار داهاتەکەشی دەچێتە گیرفانی بەشێک لە بەرپرسەیە فەرماندە سەربازیەکان و بەشێک لە بەرپرسە حزبیەکانەوە. چەندیان لێ وەرگرتی؟ 5,000. چەند؟ 5,000. بۆچی لێیان وەرگرت؟ وەسلە قەبض یا چیان نازانم. لەسەری نووسراوە هاوکاری هێزەکانی دەوروبەری کەرکووک. بۆیان گرنگ بوو لەوەی کە بۆ نمونە بارەکەت چییە چی نییە؟ وەلا گوتم موبایل و تایرم بار کرد. ئەرێ وەڵا مگوت چ بار کرد مگوتە موبایل و تایر 5,000. سەیریشان نەکرد؟ نا. نەیانوت بۆ چییە بیان پارەیەم؟ نا بەخۆم بخۆم پرسیار نەکرد. چەندەم جارتە لێری؟ بخۆم ئەوە جارک لێرە. یەکەم جارتە؟ ئەرێ وەڵا. ئەم 5,000 کێ پارەکەی دەدا خۆت یا خاوەن بارەکە؟ ناخواین پارە خۆدا لەوەی صاحبی سیارەی. صاحبی سیارە. لەسەر صاحبی سیارەی. بینەرانی عزیز دیارە ئەمە ئەو پسوڵەیە کە بە ناوی هاریکاری هێزەکانی پێشمەرگەکانی دەوروبەری کەرکووک لە شۆفێرەکانی وەردەگرن. دیارە ئەم بار هەڵگرێشتا بارهەڵگرێکی بچووک بوو بۆیە 5,000یان لێ وەرگرت کە ئەمە پسوڵەکەیە. بەڵام بۆ بار هەڵگری گەورە 10,000 و 15,000 وەردەگرن کە تەنان بە پێی زانیاریەکان کە ئەگەر تەنکەری نەوت بێت هەیە نزیک بە 1,000 دۆلاریان لێ وەرگرتووە لە هەندێک لە بازگەکان کە بەوتەی بەشێک لە پەرلەمانتارەکان ئەمەش بەشێک بوو لەو بە دوواداچوونی کە من دەمویست
وەکو بەڵگە و دۆکیومنت بەدەستی بێنین کە هەندێک بازگایە بە نایاسایی پارە لەو ئۆتۆمبیل لە بار هەڵگرانە وەردەگرن بە ناوی هێزەکانی پێشمەرگەوە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نەوتی کەرکووک بە تەنکەر لە بازگەکانی یەکێتیدا بۆ سنوورەکانی ئێران دەگوازرێتەوە و لە بازگەکانی پارتیش بۆ سنوورەکانی تورکیا. هەردوو لاشیان لە بازگەکانیان بۆ هەر تەنکەرێک زیاتر لە $1000 وەردەگرن کە داهەتیە و بازگانش بۆ بەشێک لە بەرپرسانی باڵای ئەو دوو لایەنە دەبێت. ئەو دوو لایەنە سیاسیە بە دوو جۆر پارە لە بار هەڵگرەکان وەردەگرن، جۆرێکیان بە زەبری هێز و بەنایاسایی کە دەچێتە چوارچێوەی باج و سەرانەوە و جۆرەکی تریشیان بە ناوی کۆمپانیای جۆرا و جۆر کە دەچێتە چوارچێوەی گەندەڵی و قۆرخکاری ڕێکخرا و بە یاسایی کراوەوە. گەرچی بەشێک لە پەرلەمانتاران لە لیژنەکانی ناوخۆ و دارایی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیان تێگەیاندووە، بەڵام بە پێی وتەی ئەو پەرلەمانتارانە حکوومەت توانای هێزی بەسەر ئەو بەرپرسانەدا ناشکێت و ئەو بەرپرسانەی داهەتی سەرانەکان دەچێتە گیرفانیانەوە لە سەروی یاساون و حکوومەتیش دەزوەسانە بەرامبەریان. کاکسۆران زۆر سپاس بۆ دەرفەتە. دیار بەپێی بە دووەڕاچوونەکانم من توانیم بازگەیەک بەسەر بکەمەوە و دەمویست کە هەندێک شوێنی تر هەبوو کە چەکداری تیابوو بەسەریان بکەم بەڕام ڕێگریم لێکرا لەوەی کە ئەو پارەی بە نایاسایی لە خاوەنبار لەو کەلوپەلانەی کە دێنە ناو هەرێمی کوردستان و یا لە شارێک و بۆ شارێکی تر دەڕۆن گومرگی نایاساییان دەکەن. دیارە ئێوەش پێشتر زانیاریتان کۆ کردوێتەوە هەموو لیژنەی دارایی وەکو پەرلەمانتارێک ئەوەندە ئێوە بزانن بازگانە چەندن لە هەرێمی کوردستانە. بەڵێ ئەم بازگانە طبعاً کە تا ئێستا بەداخەوە بازگەی نێوان دوو ئیدارەی یەکێتی و پارتی بوونی هەیە. هەموو ئەو بازگانە لە سنووری خۆیان چەند جۆرێک پارەسەندنیان لە ئۆتۆمبیلی بار هەڵگر هەیە. یەکێک لەوانە بە ناوی سۆنەر و یەکێکی تر بە ناوی قەپان کە سەیارەیەک هیچ بەهایەکی قانونی نیە ئەم قەپانەی کە ئەیکەن، واتە ئەو وەزنەی هەیەی زیاد بێ و کەم بێ هەر پارەیەکی لێسن و بەڕێیەکەن. ئەم قەپان و سۆنەرانە هیچ چەند کۆمپانیایەکن کە بەرپرسە حیزبیەکان لە پشتیەوەن. 30,000 کەمتر ناسەنن بەشی زۆریان لە هەر سیارەیەک ڕۆژانە حساب کە چەند سیارە ڕواجگەلەوە. هەموو بازگانەی کە سۆنەر و قەپانی تیانە لە دەرەوەی ئەم بازگانە ئێستا فێر بوون هەموو ئەو شوێنانەی کە ڕۆ سنوور و مەرزەکانە ڕۆن لە سنووری ئێران لە سنووری تورکیا. ئەمانە هەموو سیارێکی بار هەڵگر بە ناوی جۆرا و جۆری نایاساییەوە کە جاری وایە وەسڵەکانیان نەمۆری پێوەیە نەناوی پێوەیە، تەنها شتێکی ڕەمزی ئەیکەن و پارەکە وەرەگرن بەبێ حساب بەبێ ژمێریار بەبێ ڕەسمیەت بەبێ گەڕانەوە بۆ حکوومەت. ئەمانە بەشێکیان بۆ مەرزە نێودەوڵەتیەکانە چن لیانەسەنن، بەشێکیان بۆ مەرزە قاچاقەکانە چن هەر لیانەسەنن. لەم دیۆ یەکێتی و پارتی لیانەسەنێ، لەو دیوشەوە پەکەکە لیانەسەنێ، هەردوو لاش بە شەق لیانەسەنن بە قووەتی قانوننا. ئەم دەڵێ بە قاچاقی بێ یا بارەکە پێ قازانجەکا بێ و نەیبێ، ئەویشەڵە بۆ بەوانێ دەی بە ئێمەی نادە، ئێمەش هەر بۆ کوردیەکەی نەوان دزیەکەن، ئێمە دزیر ناکەین. جگەلەوە هەموو ئێستا ئەو بازگانەی کە دەرەچێت لە هەرێمی کوردستان ڕۆ و مووسڵ، ڕۆ و کەرکووک، ڕۆ و خواروی جەلەولا، دیسان ئەمانە جارێکی تر بازگایان داناوە سەرانەیان لێسەنن بە ناوی جۆرا و جۆرەوە کە وەسڵەکانی بەشێکیان هەیە، هیچی ناچێتەوە خەزێنی حکومەت. ئەسکاک سووران من دەمەوێت بزانم چەند بازگە هەن یا چەند بازگە نین، ئاماری ڕسمی یا ئامارێک گەوندێک کە بەپێ بە دووەڕاچوونەکان من دەمەوێت بیدەمە هاوڵاتیان دەسم ناکەوێت. هیچ ئامارێکی ڕسمی نییە بۆ چونکە ئەمانە خۆیان ناڕسمین. وە کاتێک کە وەسڵێکیان کەشفە بێ ناوی وەسڵەکە گۆڕن وەسڵێتر دروست دەکەن، بۆیە ڕسمی نین و لە دوای 16 ئۆکتۆبەر ئەمە زۆر زیادی کردووە. بۆ دوای 16 ئۆکتۆبەر لەبەرەوەندە لەو بەرپرسانە دزیان بە ناوی پێشمەرگەوە نەماوە، دزی نەوتیان کەمی کردووە، هاتوون دەستیان داوەتە ئەمە جۆرێکی سەرانە سندنی زۆر ڕێکخراوە کە سیارەیەکی بار هەڵگر کاتێک کە ئەگەر بچی لی بپرسی بارێک بگوازێتەوە لە سلێمانی بۆ
یەکێک لە خاڵە سنووریەکان یا بە پێچەوانەوە یا لە دووهۆک و هەولێر بۆ یەکێک لە خاڵە سنووریەکان یا بە پێچەوانەوە یا لە هەرێمەوە بۆ عێراق حساب بکات چەندین وەسلی پێ هیچی کاتێک کە پیشانی حکوومەتی دێڵێمە هیچی داهاتەکەی بۆ ئێمەنیەوە بە پێشچاوی حکوومەتەوە بە ئاگایی حکوومەت و بەبێ ئەوەی کە دەستیان لێبەن ئەمە ڕووەدا. ئەم پارەیە بۆ کێ بێکە لەو شوێنانە وەردەگیرێت؟ ئەم پارە لە قەپان و سۆنەرەکانی کۆمەڵە بەرپرساندێکیان کێشەیان هەبوو لەگەڵ حیزبەکەیان توانە بڕۆ قەپانێ لە فڵان بازگەدانێ و داهاتەکەی بۆ خۆت و کێشەی لەگەڵ حیزبەکەی حەل بووە. هەندێکی تریان هەر بەرپرسە و ئەویش داوای کردەوە توێتی من هیچم نییە بێ شتێکم بۆ بکەم توانە بڕۆ تۆی سۆنەرێدانێ و ئەوەی کە هیچ لەمانیان بۆ نەدۆزیوەتەوە خۆی چووە بازگەیەکی داناوە و سەرانە ئاسانێ بەبێ ئەوەی کە ڕێگریشی لێ بکرێت. هەندێک کۆمپانیا بە ناوی دڵنیایی و سۆنر وە کاماژت پێکرد ئەمانە پارە وەردەگرن. بۆ نمونە کاتێکە بارێک لە خاڵی سنووری نێوان بۆ نمونە دهۆک و تورکیا دێتە ناوە لەوێ دڵنیایی دەکرێت. کاتێک ئەم بارە دێتە و دووبارە سنووری یەکێتی لەوێش جارێکتر دڵنیایی دەکرێت. ئەم دوو دڵنیاییە بۆ چییە؟ ئەم دوو دڵنیایە لە بەرەوەی دڵنیایی ئەو لای بەرپرسێکی پارتیە دڵنیایی ئەم لای بەرپرسێکی یەکێتی هیچیان وەرەقەیەک ناخوێنەوە. ئەو کۆمپانیایشی بە ناوی دڵنیاییە هەر کۆمپانیای سەرانە سندنە ناوی لێ ناوە دڵنیایی. ئەگەر نا دڵنیایی دەبێت جادەوبانی بۆ چاکە تووشی هەڕووداوێک بۆ قەرەبووی بکە لە دڵنیایەکە دەرچووە سیارەکەی گەڕی گرتووە کەس نەچوە بەلایە. حاڵەتی وا هەبوو؟ هەزاران حاڵەتی وا هەیە. بۆیە ئەو دڵنیاییەی کە لە هەرێمی کوردستان هەیە تەنها ناوەکەی دڵنیاییە. ئەگەر نا بە دڵنیایی لێوەرگرتنی سەرانە و باجە وەکو چەتە ئەمەی کە ئیکەن چەتەگەریە بەڵام بەجلی پێشمەرگە و پۆلیس و ئاسایشەوە ئیکەن خۆیانێکن بۆ خۆیانێکن. ئەگەر نا ئەمە ئەو جۆرە ڕوودکردنەوە و چەتەگەریەیە کە لە نەوەتەکانە بە تاریکی لە ڕێگاکانی چەند دەواازەیەکی سنووریە کرا خەڵک شەوان تاریکیەکردنێوەرا بڕای و چەتە ڕوتمانەکەنەوە. ئێستا بە ڕۆژی نیوەڕۆ چەتەیەک بە بەرگی ئەم دوو حیزبەوە بەرپرسێکی هەر چەتە لە پشتێتی وەسڵێکیشی بووە کە پارەکەشی لێ سەنیە قسەشکە ئیهانەیەکەن لێشێدن یان نایڵن جارێکی تر کاسبیش بکە. یەکێک لە مووسڵانی یا و بازگانی کە من بەسرم کردەوە دەڵێ بۆ هاریکاری هێزەکانی دەوروبەری کەرکووک. ئەوەی کە بە ناوی هاریکاری هێزەکانی دەوروبەری کەرکووک وەرێگرن بەداخەوە هێزەکانی دەوروبەری کەرکووک ئەوانەی ناو کەرکووک هەمویان فرۆشت و هەڵهاتن و خیانەتیان کرد. کام هاریکاری بۆ کام هێزانە جگە لە درۆ هیچی تر نییە. یەکیان بە ناوی سندیکانەکانی کرێکاران بڕۆ بۆ سندیکاکانی کرێکاران بزانە فلسیان هەیە بزانە فلسی بۆ ئەوانە. ئەمانە بۆ کۆمەڵێ مەسوولی دزە کە ئەیدەن بە مەشروب ئەیدەن بە قومار ئەیدەن بە ڕابواردن و ئەیدەن بە ڕابواردنەکەش لێرەنا لە دەرەوە و ئەمە ئەو دزەیە کە ئەمانە فێری بوون. من ئەمەم داوە بە کاک نێچیر بە کاک قوبات و لە بەرچاوی هەردووکیان پێم وتن ئەمە سەرانە سندنەوە وەسڵەکانی واگاتان لەمانەیە. وەڵامیان چی بوو؟ وەڵامیانەوە بوو وەزیری گواستنەوە گەیاندن لەگەڵیان نابوو یەکسەر هات بۆ لام تیکاکە ئەوە من ئەرکی خۆم بەجێدێنم پەیوەندی بەشێکی زۆری بە ئێمەوەیە وەسڵەکانم بەرێ ناوی بازگەکانم بەرێ هەموو زانیاریەکانم پێیداوە و تا ئێستا نەکەمی نەکرۆ زیادی کردو ئەو سەرانە سندنە. باوەڕت وایە بۆچی حکوومەت ناتوانێت ئەمانە ڕاگرێت؟ حکوومەت خۆی دزی گەورەکە لە نەوتە ئەمان بۆچی 15,000 لە سیارێ نەسەنە بچۆ بۆ بەرپرسە بڵێ کە ئەوانەی داناوە لەو سەرجادەیە بڵێ تۆ بۆ 15,000 لە خەڵکە سەنی ئەڵێ بۆ حکوومەت 15 ملیۆن دۆلار مانگی لە فڵان شتەی دزیە 15 ملیارد دۆلاری تایەسە لە هەموو وڵاتە دزیوە چی منی ژەماکەم. حکوومەت خۆی تێوەگلاو لە دزی گەورەوە هیچ نییە بەنسبەتی. لە هەندێک بازگە بۆیان گرنگ نییە کەلوپەلی ناو ئەم ئۆتۆمبیلە چی هەیە بار هەڵگرە 5,000 یاوەستی 15,000 بە پێی گەورە و بچووکی ئۆتۆمبیلەکە دەکرێت. لە هەندێک بازگەشە گرنگە کەلوپەلەکە چییە؟ بۆ نمونە هەیە کاشیە 300,000 پارەی لە وەرگیراوە. هەشە بۆ نمونەوەی کە باز دەکرێت تەنکەرە نازانم زیاتر لێ وەرگیراوە. زانیاریەکانتان لەسەر ئەمانە چی هەیە؟ ئەمانە هەندێک جار بۆی پارەکە زیا وەرگرن ئەڵێن بارەکە چییە بزان بەهای چەنە. بۆ نمونە هاوڵاتیەک زۆپای بربوو بۆ مووسڵ پیانەمە گرانە و گرنگەوەیەکی بایەوەندەیە هەر بە بڕ لەگا وەکو مەیدانی ئاژەڵان لێیان سندووە
یەکێکتر بارەکەی کەمەڵاق پارەکەی بای ئەوە نییە شتێ خاترێگرن هیچ پێوەری نییە بۆ ئەمە بەڵام ئەو کاتێک کە تەنکەری نەوت ئێستا کە نەوتی کەرکوو دێباندێ بازگەی هەرێماتیە پەڕێچێ بۆ مندزریە داخلی ئێرانە بێ ئەلەوانە بۆ هەر تەنێک مەبلەغێک دۆلار وەرەگرن کە جاری وایە تەنکەرێکگاتە 20 وەرەقە ئەمانە هیچی ناچێت بە پێچەوانەشەوە ڕوو بە سنووری تورکیا کە دەڕوات بەڵێ بە هەمان شێوە ینی ئەتەیەکێتی و پارتی لە هەردوو شیانە لەسەر گمریە و نەوتەژەکەن بەڵێ سەرانە لە سایق تەنکەرەکان کە هی کۆمپانیایە تەبان یایی بەرپرسیەکە لەوەش پارە وەرەگرن ئەمە بەرپرسێ وەرەگرێت کە نەوتیان نەداوەتی وشەچێ سەرانە لە نقلی نەوتەکە وەرەگرێ جگەلەوە جۆرێکی تر لە سەرانە هەیە لە ناو مەرزەکانە کەمەش پاوان کراوە بۆ کۆمەڵێ بەرپرس گەراجانەیە هەر بە ناوی دڵنیاییەوەیە یعنی ئۆتۆمبیلێک گەشتا بارەکەی لە ناو مەرزە نەجوڵاندووە کۆمەڵێک سەرانەی بە ناوی جۆرا و جۆرەوە لێ سنرێهامی کوڕی بەرپرس و برای پەرپرس و کۆمەڵە بەرپرس لە پشتێتی کە ئەو پارەی ناو مەرزیش کەمتر نییە لەوەی کە لە بازگەکانی تر لێسەن باشکرا دڵوتانەوەی خەڵکو و تاڵانی و جەردەی چەندی ئەمانە دەچێتە ناو گەندەڵیەکی منەظەم و بە یاسایی کراوەوە ئەمانە دزی و جەردەین نە بە یاسایی کراوە نە بە یاساییە هەمووی جەردەی و تاڵانیە و کۆمەڵە بەرپرس هەریەکە هاتووە توێتی من بە زەبری هێز ئەوە مەوێت و ئەوواکەم کاکسۆران بازگە هەیە یا بەرپرس هەیە کە ئێستا خەریکی ئەم سەرانە وەرگرتنە نەبن بەڵێ زۆر جار ئەم دوو حیزبە بەرپرسەکانیان بە ئاشکرا و بە منەظەمی سەرانە نەک لە سایەقی سەرجادە وەرەگرن لە سەرمایەدارەکان وەرەگرن سەرمایەدار هەیە ماوە پارەی بە زۆر لێسەنە ناژوێرە قسەکە چکە قسە بکاڵەن سەروەتەکە تەخینە مەترسیەوە هەندێکیان ڕەشەیەواکەن چۆن ئێمە ئەمنیەتی وڵاتە بە پارێزی نێوەش سەرانەوە هین کاسبی بکەن و پارەتان دەستکێ و ئێمە هیچمان دەست نەکەوێت بۆیە بە ناچاری وایان کردووە سەرانە بدەن نەژوێرن باسی بکەن جگە لەو هەموو دزیەیەکەن تێر ناخۆن تۆ بڕۆ عەرەبانەیەکی قاور مەفرۆشی لە شەقامێکا دابنێ دێن بۆ تەشکێنن بەڵام ئەوان لە جادەیەکی گشتیە خەڵک ڕاگرن پارەی لێسەنن بێمنەتیش وەسڵێکی تەزویری بۆکەن کەس قسە ناکامە کێ ئەمە جەردەی حکومڕانەکانی هەرێمەکە کۆمەڵە بەرپرسی دز و گەندەڵ و قومارچی لە پشتە بەشێ لەو پارە لە قومارە دۆڕێنن ئەو بازگەیانەی یا ئەو شوێنانی کە بە ناوی گومرگەوە پارە لە ئۆتۆمبیل و لە بار هەڵگرەکان دەسێنرێت ئەتوانین ناوی برین گومرگی نەیاسایی یا ناوی تریشی هەیە بێگومان ئەو بازگانە بازگەی ناقانونینە و لە چەند شوێنێک لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و هەندێک لەو بازگانە تەنانەت بوونەتە هۆکاری لە کەدارکردنی ناوبانگ و شکۆ و سەدای هێزی پێشمەرگەی کوردستان لەبەرەوە بە پێی تعریفەی گومرگی و بە پێی قانون ئەم بازگانە دانەنراون و بە پێی قانونیش خودی بازگەکان و ئاشخاصەکانی بازگەکانیش مامەڵە ناکەن بۆیە بازگەی ناقانونینە و ئەگەر ئێمە چەندی کوردەواریشی بۆ بەکاربینین لە هەندێک شوێن دەچێتە خانەی چەتەی دەچێتە خانەی چەتەی بێگومان چەند بازگەمان هەیە ئەم بازگانە لە کوێن بەدەقیقی لە ژێر دەسەڵاتی کێیان حکوومەت هێرێن بەمە دەزانێت ئێمە لە چەند بازگەیەک دڵنیاین لە بازگەی خازر دڵنیاین لە بازگەی شیوەسوور دڵنیاین ئەمە دوو لەو بازگانەیە و بازگەی کەشەیە بەڵام بە دوواداچوونمان کردووە و لەوەی کە دەیڵێن داقیقین ئەو دوو بازگانە بازگەی ناقانونینە و جگە لە دوو بازگانە بازگەی تریش هەن و بەر لەوەی کە بێگومان حکوومەتی هەرێم و قیادەی سیاسی پارتە سیاسیەکانیش معلوماتیان هەیە پارتە سیاسیەکان هەمویان یان چەند لا نازانم من یعنی من ناڵێم هەموو پارتە سیاسیەکان بیانی بڕیاری ئەوەیان داوەکان بازگانە دروستکەن بەڵام شتێکی شاراوان نییە و هەر سەرکردەیەکی سیاسی کە وەک دەڵێ مەبەستی بوو بێت لەو بارەیە و معلوماتی دەستکەوێت و معلومات وەرگتن لەسەر بوونی بازگەکان و لەسەر بوونی پارەی وەرگیرا و ئاسانە دەتوانێت حکوومەتی هەرێم ئەگەر بەمە دەزانێت بۆچی ڕایناگرەیە داهاتەکەی دەچێتەوە خەزیانەی گشتی ئەم بازگانە
نەخێر حکوومەتی هەرێم کە ینی بەمەدەزانێ بەدڵنیاییەوە چونکە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان ئاگادار کردوەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پانتاییەکی زەوی زۆر بەرفرەواندا حکمڕانی ناکات و حکوومەتی هەرێمی کوردستان ئیمپراتۆر نییە لە ناوچەیەکی جوگرافی بەرتەسکدا حکمڕانی دەکات هەرچەندە حکوومەتێکی بێباکە لە ئاز بەرپرسیارەتی سەرشانی بەڵام من لەوەی تێناکە قادر بوو بۆرە لەوەی کە لە پانتایەکی بەرتەسکە حکومڕانی دەکات ئەم بازگانە مەگەر لە سنووری یا لە ناو پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانیانین ئایا ئەمانە خاکی ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە نییە بۆچی دەسەڵاتی دەبێنێ بێ لە بەسەرم بازگانەیە من نەموت حکوومەتی هەرێم دەسەڵاتی نییە وتم حکوومەتی هەرێم لە پانتایەکی بەرفەواندا حکمڕانی ناکە ئیمپراتۆرەکانی کۆن نییە تا نەزانێ لە یەکێک لە وڵاتەکان چی ڕوودەدا بۆیە ڕوونە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادارە و دەشزانێت کە داهاتەکەی نایەت بۆ خەزێنەی گشتی و هەر ئەم داهاتەش نییە کە نایەت بۆ خەزێنەی گشتی بەشێک لە داهاتی نەوتیش نایەتە خەزێنەی گشتی و بەشێک لە داهاتی ناوخۆشە نایەتە خەزێنەی گشتی بەڵام قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە تەنانەت حکوومەتی هەرێم دەزانێت کە ئەوەش خاسانەکێن کە لەم پارەیە سوودمەند دەبن کە بە شێوەیەکی ناقانونی بەدەستی دێن ئەمانە کێن ئەمانە بەناوی پێشمەرگەوە پارەوەردەکردن فەرماندە سەربازیەکانن یان بەرپرسی لایەنە سیاسیەکانن دیاریکراوی تر کام لایەنی سیاسی زیاتر سوودمەندە من لە ڕاستیدا ینی من بەڕەهایی قسە ناکەم چونکە زۆرن ئەو فەرماندانەی کە دەکرێت نەتەوەکەیان شانازیان پێ بکات کە ئەوەندە خەسڵەتی جوان و دڵسۆزی و نیشتیمان پەروەریان تێدایە و دەمپاک و داوێنپاک و دەستپاکیشن کەسەری کوردستان بێگومان بەڵام هەشن ئەو فەرماندانەی کە شەرمەزارییانمانی کردووە هەر وەکو شخص و وەکو نەتەوەش بۆیە دیاریکراون و پارتە سیاسیەکانیش دەزانن من ناڵم هەموو سەرکردەیەکی سیاسی ئاگادارە بەڵام زۆر لە سەرکردە سیاسیەکانیش ئاگادارن بابەتەکە ینی شتێکی غامس نییە وەجگە لەم گومرگانە هی کەشەیە مەسەرەن لە مەرزە نێودەوڵەتیەکانیش بۆ تەمیناتی سارە بە شێوەیەکی ناقانونی باچ وەردەگیرێ تەنانەت لە داخلی هەرێمی کوردستانیش لە شارێکەوە بۆ شارێکی کە هەندێک جار هەندێک باج و هەندێک گومرێک وەردەگیرێت کە جگە لەوەش لە گواستنەوەی هەندێک کاڵا و پێداویستی لە هەرێمی کوردستانەوە بۆ ناوەڕاستی عراق بۆ باشووری عراق بە هەندێک جار گومرێک دەکرێەوە بە پێچەوانەشەوە هاتنیان لە ناوەڕاستی عراق و باشووری عراق بۆ هەرێمی کوردستان هەر بە ئاماشەوە کە ئەمەشیان بۆ خۆی ناقانونیە باز لەوە دەکرێت کە لە 5 ئۆکتۆبر دیارە پانتایی دەسەڵاتی کورد زیاتر بوو بازگەی زیاتر هەبوو هی گومرگ تا چەند بازگا وندە ئێوە زانیاریتان هەبوو کە پێش 16 ئۆکتۆبر هەبووە و ئێستش هەبێت پێش 16 ئۆکتۆبەریش بە تایبەتی لە سەرەتاکانی دەستپێکردنی هێرش و پەلامارەکانی گروهی تیرۆریستی داعش بازگەکان ژمارەیان زیاتر بوو ئەو کاتە هەندێک بازگە دانرا بوو کە تانکەری نەوت و تانکەری وزە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش ڕێگەی پێدەدرا و بازرگانی نەوتە بوو لە نێوانی هەندێک بەرپرسی دەستڕۆشت و هەندێک بەرپرسی دەستڕۆشت و هەندێک لە بەرپرسانی داعش و ئەوانەی کە داعشدا دەکرد ئەو کاتە دوو بازگە هەبوو بازگەکان بەو شێوە بێمنەتی و بەو شێوە ینی ئاشکرایە دانرابوون و زیاتر جموجۆڵەکانی گواستنەوە لە شەودا بوون و لە شەویشدا لە درنگانی شەودا بوو و ئەو کاتە ئەو بابەتەش دەنگی لێ هات و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی مانی کە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆنە و بە بڕیاری ئەو کاتی سەرۆکاتی هەرێمیش لیجانیش بۆ تەشکیل کرا کە ئەو لیجانە نەیتوانی لەگەڵ ئەو بەرپرسە باڵانەی کە تۆمەتبار بوون بە قەراری بازرگانی کردن چی بەرپرسی سەربازی بوون چی بەرپرسی حیزبی بوون ئەمانە بێنێتە بەردەم لیژنەی لێکۆڵینەوە ئیجراعاتی پێویستیان لەگەڵ داکە لە بری ئەمە ئیجراعاتیان لەگەڵ کۆمەڵک ئەفسەر کە لە ئاستی مەبەستم لە مەنسەب و لە پلەی سەربازیدا لە ئاستی خوارودا بوون ئیجراعاتیان لەگەڵ ئەمانەدا دەکرد و جگەل لەمە بازگەی کەشە بوون کە پارە وەردەگیرە ئەو کاتە دیاریدەکە بەرفرەوانتر بوو چونکە لە زۆر شوێن زۆر خاڵی گومرگی دادەنرا و لەبەرەوە دۆخەکە دۆخی جەنگ بوو دۆخی شێواوی بوو و بیانی هیچ لەمپەرێک نەبوو لە بەردەم ئەو کەسانی کە مەبەستیان بوو خۆیان بازگەدا بنێن و خۆشیان گومرگ وەربگرن واتە بەستەنها لەگەڵ داعشا دوو بازگەی باڵێ شاراوە بە تایبەت بە شەودانرا هەبوو بەڵام لە
بەکوی پانتایی لەگەڵ عێراقا بازگی زیاتر هەبوون بمردی ئەمە ئەو ناوچانەی کە لیانەوە جم و جۆڵ دەکرا بە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشدا هەندێک جار ڕەت دەبوون ئەو ناوچانە بەشی زۆریان ناوچەی ژێردەسەڵاتی داعش بوون بۆیە لەگەڵ حکوومەتی عراقی نەبوو لەگەڵ هێزەکانی داعش بوو چونکە لەوە کە ڕەت دەبوون ئەو کاتەوە ئێمە ئاگادار بووین ینی بازگە وەکو بازگە مەسەلەوەی کە بە ناسایی بێ من نتوانم بە دقیقی پێت بڵم چونکە ئەم ناوچەیە پانتایی بەرفرەوانە دەشتی کاکی بە کاکیە لە زۆر قۆڵەوە ئێمە معلوماتمان دەست دەکەوت بەڵام لە دوو شوێن معلوماتی دڵنیاکەرەوەمان هەبوو کە هەبوو بەڵام هەر ئەتەنها لەم دوو شوێنەوە تانکەری وزە نەوت دەگوازرایەوە لە چوار شوێن پارە وەردەگیرە وە بە شێوەیەکی لە هەندێک جێگاش لەگەڵ شوێنە چۆڵکراوەکان دێهاتە چۆڵکراوەکان بە شێوەیەکی نامرۆڤانە و ناقانونیانە لە ڕاستیدا ماوەڵە دەکرا کە ئەمە بەداخەوە دەنگدانەوەی نێودەوڵەتیشی لێکەوتەوە کام دەنگدانەوە نێودەوڵەتیە هەندێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشی هێنایە دەنگکە ئێمە بۆ سومعی کورد و بۆ سومعی هێزی پێشمەرگەی کوردستانی جوان نەبوو کە ئەمە نەکردەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بوو و نەکردەوەی کوردیش بۆ وەکنەتەوە بەشێک لەمانە بناوی کۆمپانیاوە تەئمیناتە دەنی ئایا ئەم بار هەڵگرە تەئمیناتی چی دەدرێتێت تا و کاتی بەناوی کۆمپانیاوە پاریان لێوەربگیرێت هیچ تەئمیناتێک نییە چونکە ئەگە تووشی ڕووداوی هاتوچی بە هیچ حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ جێتێک هیچ قەرەبوویەکی ناکاتەوە و ئەمەش با جادەوبانی هەرێمی کوردستانە وەک کە دەیبینی ڕۆژانە و ساڵان ماگانە و ساڵانە بەدەیان ڕووداوی هاتوچۆ و بەسەدان ڕووداوی هاتوچۆ لە شارە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕووداواتە ئەو کەسەی کە ئەم پارەیە دەدا ناتوانێت لە هیچ کامێک لە خدەماتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان مستەفید بێت مەگە تەنها گواستنەوە بەو جادەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئەمەشی نەکردووە بە سارەی ینی سایت یاخود جادە و ڕێگای سەرەکی بار هەڵگرەکان جیاکاتەوە لە هی سارێ ئەمەنی هەمووی باسمان کرد ڕەنگە لە ڕووی کردەوەکانەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئاگادار بن هەرێک و هی سنووری خۆی و ئێستا ژنابەت ڕوون کردەوە کە نایاساین بەڵام ڕەنگەوەی کە زۆر بۆ هاوڵاتیان گرنگ بێ کێن لە پشتی هەموو ئەمانەوە ئاسانکاریان بۆ دەکرێت ئایا ئەمانە سەر بە حەزب دەسەڵاتدارەکانن ئەم کۆمپانیانە هی کێن کێتوانێت بازگەیەک دابنرێت کە حکوومەتیش بۆ نمونە هیچی پێناڵێت و لای نابە کە لە کاتێکە بەنەیاسایی پارە وەردەگرێت لە خەڵکو لە هاوڵاتیان و لە شۆفێران کێن لە پشتی هەموو ئەمانەوە ئەوانەی کە مەسەرەن هەندێک کۆمپانیا هەیە کۆمپانیای حەزبە ئەمە ڕوون و ئاشکرایە کە جۆرێک لە باج دەسەنێ کە ئەمە پێچەوانەی قانونیش دەیسەنێ و پارەکەشی بۆ خەزینەی گشتی پارەکەشی بۆ خەزینەی گشتی نییە بەڵام سەبارەت بە بازگەکان ئەمە ڕوونە سەرەتا ئاماژەمان پێدا ینی هەندێ بەرپرس ئەم بازگەیاندانەوە ئەم بەرپرسانە کەسی دەستڕۆشتویان لەناو حزبی سیاسی لە پشتە کاگالی سەبارەت بەو شوێنانی کە ئێستا بە نەیاسایی یا بەڕێکخراو بە یاسایی پارە لە خەڵک وەردەگرن و بەشێ لە هاوڵاتیان بەشە لە پەرلەمانتارن باوەڕۆنەیە کە ئەمە ئەم پارێ بەگشتی نەیاساییە نابێت لە هاوڵاتیان بسەنجێت ئەمە زانیاریەکانی ئەوە چی هەیە و چیتان کردووە لەسەرەوەی کە ئەم پارە وەرگرتنە بە ناوی پێشمەرگە و بە ناوی کۆمپانیای دڵنیایی ئەو شتانەوە لە خەڵکە وەردەگیرە ڕابژیرێت بەڵێ بەناوی خۆی گەورە دیارە کۆمەڵک پارە یەکێتی و پارتی دوای ئەوەی کە نەوتیان وردەوردە لە دەست نەما و پێشووتریش بە کۆمەڵێک ڕێگای جیاواز سەرقاڵی گەندەڵی سەرقاڵی دسی سەرقاڵی وەرگرتنی سەرانە بوون لە خەڵکی کوردستان بەم شێوەی خوارەوە لە خاڵە سنووریەکانە کۆمەڵێک کۆمپانیان داناوە بە شێوەی لە شێوەکان ئەمانە مۆڵەتیان هەیە بەڵام لە بنەرت ئەمانە شەر سەرانن پارە لە خەڵک وەرەگرن بە ناوی کۆمەڵە ناوی جیاوازەوە ئەمانە تا ڕادەیەکە توانین بڵێن بە فەرمی وەرەگرن بە ناوی پشکنین بە ناوی سۆنەر بە ناوی نەقڵبەڕی بە ناوی تەفتیش بە ناوی ڕێخستنی سیارە هەرچی کۆمپانیان لە کاتێکە هیچی شێکی واش ناکەن تەنیا لە بنەر تا پارەکە وەرەگرن ڕۆژانە $100,000 بەم ناوە کۆکەن بەشێکی تریان ئەوەیە کار بە نایاسایی بە چۆن هەولێریەڵە بە عەنتەری گومرگیان داناوە بەبێ وەسڵی حکومەت بەبێ بەڕێوەبەرایەتی گومرگ بەبێ کەس بۆ نمونە لە هەولێر لای خاپور هەیە ئەوەی کە خابوور بۆ سووریا لای لە نزیک پردی خازر هەیە بە ئاراستەی مووسڵ لای سەرگەڕان بە ئاراستەی کەرکووک لە سنووری یەکێتی نزیک جسی شیوە سوور ئەوەی لای تەختەق و قەرانجیر وە لە شوێنی تریش هەیە
ئەمانە بۆ نمونە ینی بار هەڵگری وای هەیە لە دەرەوەی قانون بە یەک وەسڵ دوایتوانم بدەبێ 1200 دلاری لێوەرگیرا 1000 دلاری لێوەرگیرا هەموو ئێوارەیە 100,000 دلار کۆکەنەوە ئەیبەن من بەڵێ بە یەک وەسڵ 12,000 دلار وەرگیراوە 1200 دلار عفو وەرگیراوە 1000 دلار لە تەنکەرێک کەیت ئەڕوا هەر پارەی لێوەرگێ لە کاشی وەرەگیرێ لە چیمەنتۆ وەرەگیرێ لە هەموو شتێوەتان لەمە ڕووبزنیش وەرەگیرێ کە بێ تێپەڕن بیبن ئاە ئەمانە بڕەپارێکی زۆر زۆرن هیچ وەسڵێکی حکوومەت هیچ وەرەقەیەکی حکوومەت هیچ ڕێگە من لەگەڵ بەڕێوبەری گشتی کومرگی کوردستان قسەم کرد ئەڵێ ئەمە زەرەری گەورەی داوە هیچ ڕەبتی بە گومرگەوە نیە هیچ ڕەبتی بە حکوومەتەوە نییە کۆمەڵێکی تریە ینی هەر تاون دڵنیایی لە دنیا اختیاریە یان لە یەک شوێنەکرێت کە داخڵی وڵاتەکە بووی و دڵنیاکەش لە فعلیایە تەمین دەکەن بار هەڵگر هەیە کەیت لە دۆک بە زۆر دڵنیایی یەکەن داخڵە بێت هاتووەتە بازگەی سلێمانی لێرە دیسانەوە لێرەش دڵنیایان کردووە وتێتی آخر من لە دۆ کردومەوە وەسڵەکەی وتێتیەوە بۆ پارتی ئەمە بۆ یەکێتیە بۆیە ئەمە لە کۆمەڵێک ڕوانگەوە زەرەری کردووە لەلایەک بارگرانی لەسەر خەڵک دروستەکە چکە لە بنەرتا و بازرگانە خۆی پارەکە نادا پارەکە لەو کاڵانە کۆکاتۆ کە ئەیفرۆشێتەوە بە خەڵک لە بازارەکانەوەتە لە بنەڕەتدا ئێستا خەڵکی کوردستان هەر هەمووی ئەگەر کاڵا گران بێباجیەوە دەن کە یەکێتی و پارتی کۆمپانیەکانیان بەنسوولەکانیان سەران لە خەڵکەسیێن ئێستا بازگە هەیە کە کەلوپەلێک پێ تێپەڕێت و پارەی لێ وەرنەگیرێت من پێتەڵێم لە داخڵی کوردستان هەرێمی کوردستان بە بڕۆ بۆ کەرکووک بڕۆ بۆ مووسڵ بڕۆ بۆ هەرکوێ و لەو لاشۆ بێ بۆ ئەملا یعنی ئەمە گومرگ نییە گومرگ بە قانونە گومرگ ڕێوشێنی هەیە وەرەقەی حکوومەتە پارەکەی بۆ خەزێنەی دەوڵەتە ئەمە گەندەڵیە سەرانەیە پارە وەرگرتنە بە زۆر لە خەڵک بە دڵنیاییەوە هەموو کەس سەزانەیە گومرگ تەنیا لە دنیا وایە لە خاڵە سنووریەکانە وەرەگیرێ کە کاڵایە داخڵی وڵاتەکەیە بێ گومرگ لە بینی دوو شاراوەەر ناگیرێت لە بینی سلێمانی و هەولێر وەرناگیرێت لە بینی کەرکووک و سلێمانیا وەرناگیرێ و ئەمە چەندین شتی تریشیان کردووە بە کۆمەڵێک ناوی جیاوازەریەکەی مەسوولەیە هی بنەماڵ ئەم پارەیە بۆچیە بێت بۆ بەرپرسەکانی ئیسرافتی بە خەزێنی دەوڵەتەوە نییە ئێواران پارەکە کۆکەنەوەی بن بۆ خۆیان هاتە خەزێنەی دەوڵەت من پێت لەم قسم لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گومرگا کردووە لە ئیسرافتی بە دەوڵەتەوە زۆر باشە ئەگەر کاڵایەک دێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمێ ڕێکارە ئەسڵەکەم پێ بڵێ چەند جار دەبێ ئەمە گومرگ بکرێت بەتابەت هەندێک لە کاڵەکان بە ترانزیتێت و لە خاڵێکی ترەوە بە قاچاق یا بە سنووری نافەرمی دەچێتە هەموو کاڵایەک یەک جارە بێ گومرگ کرێ بە پێی قانون بەڵام ئەمان چیەکەن جگە لە گومرگە ڕسمێکە بۆ دەوڵەتە پارێتریان لێسێنن بە ناوی پشکنینی کاڵاکەوە پارێتر بە ناوی نەقڵبەڕیەوە پارێتر بە ناوی سۆنەرەوە پارەیەکی تر بە ناوی سەرانەوە پارەی چەندین پارەی جیاوازیان بەڵام ئەوەی کە ناوی گومرگە و ئەسلیە لە بنەڕە یەک پارێ ئەوانەی کە بە ناوی کۆمپانیاوە بەڕسمی ئەم کارە دەکەن ئەم کۆمپانیانە هیچ کۆمپانیەکان یەکێتی و پارتین دەبڕۆ باەکێکە بڕێ من کۆمپانیایەکدانێن بە ناوی دڵنیاییەوە پارە لە خەڵک وەرەگە موزان ڕێ پێدەم هی دامەزراوە حزبەکە هەمووی ناقانونیە و دڵنیا بە ڕۆژێکی شتەیە بێ هەمووی لا بکرێت ئەو حکوومەتی عێراق بگەڕێتەوە بۆ خاڵە سنووریەکان هەمووی لات کاتێمە دەتوانین بڵێن ئەو لایەنە سیاسی کە چەکداری هەبێ دەتوانێت هەموم کارانە بکەم یەکێتی و پارتین ئەو لایەنە سیاسی نین یەکێتی و پارتین چیان بێ لە وڵاتایک بۆیەوەی کە چەکداریان هەیە بە حکمی چەکدارێ خۆ بە حکمی ئەوەی نییە کە هێزی چەکداریان بەکارێنن ئاسایشیان لایە بەکارێنن پێشمەرگیان لایە بەکارێنن لە بریەوەی کەرکووکی پێپارێزن کەرکووک تەسلیمەکەنەوە لە نواسەیتەرەی پێدانین سەران لە خەڵک وەرەگە هیچ ئامارێکی دەقیقەیەوەی چەند بازگەی نایاسایی هەیە نەخۆ من نایاسایی ینی ئەو شوێن هینیە بڵێ ئاماری لەکەی تااقەتیان بێ لە شوێدایانیان پارە کۆکەنەوەی بەنیانی ئەوەی کەەوە تەخمیناتان کرد بێ بزانن ڕۆژانەیە مانگانەیە چەند لە هەموویانەوە پێیان دیار نییە کاکین خۆمەوە شوێنێکی ڕسمی نییە وەرەقە و داهاتەیە بێ بەڵام من ئێمە ڕۆشتوین بە دووە ڕۆژانە سەدان بار هەڵگر لەو منتیقانە هاتوچۆکەن هەیەڵێ 1000 دلاریان لێوەی کرد هەیەڵێ 500 دلار هەیەڵێ 600 دلار هەیەڵێ 300 دلار ینی زۆرە ئەتوانین بڵێ ڕۆژانە 100,000 دلار بەم شێوەیە کۆکەن بەڵام بۆچی داواکاری گشتی نایەتە سەر زعیفن ئێمە لە دەستەی نەزا و ئەوانەش هەمووی سکە داواکاری گشتی کێیە هەر قسە بکەم شەوەی گۆڕن ئەی پێچنەوە سجنیەکەن و داواکاری گشتی کێیە دەستەی نەزای کێیە تا ئێستا کام لەم مەسوولە دزانە لە سجنە جگە لە پارتی و یەکێتی
چەکدارانی پەکەکەش لە سنوورەکانی هەڵەبجە و هەورامان و سەیران بن و شار باژێڕ و ناوچەکانی براری قەندیل و چەند ناوچەیەکی تریش گومرگی ئەو کاڵا و کەلوپەلانە دەکەن کە هاوردەی هەرێم یان هەناردەی دەرەوە دەکرێت لە سنوورە فەرمی و نافەرمیەکان و تەنانەت لە ڕێگا قاچاخەکانیشەوە کە بە وڵاغ بارەکان دەگوازنەوە. پەکەکە جگە لە سنوورەکانی ژێردەسەڵاتی خۆیان لە قەندیل بە شێوازی گەڕۆک چەکدارەکانیان لەسەر سنوورەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم لە زۆنەکانی زەرد و سەوز بازگەی گەڕۆک دادەنێن سەرانە کۆ دەکەنەوە. لە تازەترین بازگەشتدا لە سنوورەکانی هەورامان کە بە سەدان کیلۆمەتر لە قەندیلەوە دوورە بازگەی گەڕۆکیان داناوە کە بۆ هەر بارێکی وڵاغ داوای $12 لە خاوەن بارەکان دەکەن. بەهۆی ئەوەی خەڵکی ناوچەکەش ئامادە نییە و سەرانەیە بدەن ماوەی چەندین ڕۆژە سنوورەکە داخراوە و زیاتر لە 1000 کەسیش بێکار بووە. من ئێستا تقریبان لە چەند کیلۆمەتریەکی سنووری سیپەم واتە و سنووری کە ئێستا لەلایەن چەکدارانی پەکەکەەوە گومرگێکی نایاسایی دانراوەوە بۆهۆی ئەم گومرگەوە نزیک بە 5 ڕۆژێک زیاتر دەبێت کە سنوورەکە داخراوە گەرچی سنوورێکی نافەرمیە بەڵام دیارە ئەوانەی کە لەوێ کار دەکەن ئەمە بەشێک لەوانن ئەگەرچی من لەمە زیاتر دیارە پاسەوانانی سنوور ڕێگە نادەن بڕۆمە پێشەوە بۆیە ناچارم لێرە لەگەڵ ئەوانەی کە لەو سنوورەیە کار دەکەن زیاتر قسە بکەم کاکە سڵاوتان لەبێ ئێوە بۆچی ئەم چەند ڕۆژە سنوورەکەتان داخراوە؟ لەبەرەوەی پەکەکە هاتووە داوای پارە ئەکەن ئەوە هەفتەیەکە بۆ 2 هەفتەیە دایان خسووە داوای پارەکەن و چەند دۆلاریانەوێت کە بە دۆلاریانەوێت $12 وەرەگرن یعنی هەنەوێ بە دۆلار بێت حتممەە بێت دۆلار بێ بۆ نمونە زۆر باشە ئێرانی کردیانەوە بەچی ئێرانی هەر باری وڵاغێک نزیکەی هینێک وەرەگرن 65,000 وەرەگرن $12 بکەی بە تمەنی ئێرانی 65. ئەم بارە چەند کیلۆیە هەرچی هەبێ جیاوازی هەیە فەرقی نییە بەس باری وڵاغ بە وڵاغ هەر نوعیبەی کێشیانیوان بەس بارەکە باز لەوە دەکرێت لە ئێستادا لەبەرەوەی کە هەندێک چەکدار پیا بوون دەیانەوێت بە نایاسایی گومرگی بارەکانیەوە بکەن ئێستا ئەم سنوورێکەوە کاریتیاکەن داخراوە ئەمە تا چەندە ڕاستەوە چی ئەگوزەری ئێستا کە سنوورەکەتان داخراوە؟ بەڵێ بە تەئکید بە خێراتتان دەکەم خەڵکێکی زۆر لەم سنوورە بە تایبەتی خوڕماڵ و هەورامان لە مەرزی دەرێ مڕکە مەرزێکە قاچاخڕەیە بە حەقەت خەڵکێکی زۆر ئیسیفادەی لێکە سوودمەند بووە بەڵام بەداخەوە چەند ڕۆژێکە لەبەر هاتنی چەند چەکدارێک برادرانی پەکەکە هاتوون لەوێ داوای گومرگ ئەەکەن نایاسایی خۆشی مەرزەکە لە ئەسڵا نایاساییە بەڕاستی یعنی ئمە حەقەتە بەڵام خەڵکانێک بژێویان لەو شاخەیە یعنی هیوا هەیە حرمەت و ڕێزمەیە لابار پێم پێڵەن لابارەکە بە وڵاخێک گەنجیەکە بە سەدان گەنج لەوێ مەشغوڵ بووە لە باتی ئەوەی حکوومەتی هەرێم سوپاسی ئەم خەڵکە بکە کە هیچ شتێک لە خوڵماڵە ڕووی نەداوە کە خەڵک لەو شاخە ناو بەفرا خۆی ئەژێنێ بەڕاستی سە ئەمانە بوون بە بەربەست بۆمان یعنی نازانم ئەگەر حکوومەتی هەرێم خۆی ئاگاداری ئەم وەزعانیە ئەی چۆن ئەبێ هەڵوێستێکی نەبێ باوەڕت وایە حکوومەتی هەرێم ئاگادار نیە لایەنی بەرپرس لە ناوچەکە ئاگادار نیە خۆ ئێستا ئاگادارن کە هەن لایانی بەرپرس دڵنیام کە ئاگادارن خۆشیان نزانن کە هەن بەڵە چۆن ئاگادار نین چۆن ئەبێ یعنی لەم سنوورە ئەگەر شتێک لە ڕووی ئاسایش و لە ڕووی هەر شتێکی ترۆ ڕووبکاتە ئێمە ئێمەش ئاگادارین چۆن ئەوان ئاگادارین بە تەئکید لایانی پەیوەندیداری سنوورەکەمان ئاگادار و گوێی خەواندوو لایانی پەیوەندیداری سنوورەکە چیاڵێ قسەتان لەگەڵانە کردوون پێمان وتون بەرە وەڵال بە هەمومان وتووە من حتا خۆم بە ئاسایشم وتووە بە کا حەمەسەڵی وتراوە کە بەرپرسی فۆجی ئێرە و سنووری پاسەوانی سنوورە بە هەمویان وتراوە بە لایانی پەیوەندیداری خوارەوەش وتراوە بەڵام ئەڵێن خۆتان بچن خۆتان لەگەڵیان ڕێکەون یعنی خەڵکی فەقیر چی بکات لەگەڵ کیان ڕێکەوێ خەڵک ئەمەەی باج داوە ئیتر توانای نەماوە بەڕاستی یعنی هەمومان باجی هەڵەکانی ئەم حکوومەت دەیدن بە حەقەت زۆر باشە ئەوان داوای چەند گومرگەکەن چۆن داوایان کردووە چەندێکە لێرن ئەوان داوای ئەوەکەن ئەڵێن بارێ وڵاخێ حرمەت وڵاخێک کە ئەڕوا بە سەوداوی 6,000 تمەنەکەن وڵاغدارەکەش و هێزەکە 6,000 تمەنی سپادە ناکە یعنی تۆ نازانی ئەمانە داواکەیان لەوە گەورەتر کە ئێمە تموحمان هەیە ئێمە نامانێمە پارەش بین لەبەرەوەی ئێمە خۆشمان بە کۆڵبەری شەکەین بەڕاستی بە وڵاغی شەکەین عرابی ئەمان لەکوێ لە ناوچەکەیە پێشتر ئەزمونیان هەیە پێشتر هەیەە بە پێزمونی خۆتان لە ناوچەکەیە پەکەکە بوونی هەیە لەم ناوچەیە پەکەکە لێرە بوونی نەبووە ئێمە لەگەڵ پەکەکان لەوانەیە هاوپەیمانی من وەکو یەکێتی قسە ئەکەم وەکو یەکێتی دێرینەکانی پێشمەگە دێرینەکان و خاوەنشیدان قسە ئەکەم هاوپەیمانیش بین لەوانەیە
هاوکاری یەکیش بووین بەڵام بۆ ئەمەیان ئەوان ڕێگر بن لە نان و نان بڕینی خەڵک ئێمە لەگەڵ ئەوانین هیچ کاتێک ئێستا چارنووسیە مەرزەچی لێت چارەنووسی ئەم مەرزەوە تا داخراوە پاسەوانی سنوور دایخسۆڵە ناڵین باربڕوا تا ئەوان لەوێ بن ئێمەشەوە تا گیرمان خواردووە تا ئیستا 3000 شوین بۆ لایەن ئەڵێ بە ئەمر هاتوون بە ئەمر گەڕینەوە ئەوان ئەڵێن بەڵێ ئەوان ئەمریکی هاتوون بە ئەمریکا ئەڵێ بە ئەمری سەروی خۆمان خۆوان نازانی ینی قەت ئەوەت پێ ناڵن لای کێوە هاتوون ئێسێەوە لە بەردەم چ ڕێگەیەکان چ ڕێگە چارەسەرێک ئێمە لە بەردەم ئەم ڕێگاین داوا لە لایەنی پەیوەندیدارەکەین داوایان لێ لە حکوومەتی هەرێم ئەم سنوورەی خورماڵ و هەڵەبجە داوایان لێ ئەەکەین بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکەن ئەو برادرانە کە هاتوون وەکو کوردێک ئێمە لەوانەیە نڵین هیچ شتێک نتوانین بەرامبەریان بکەین بەڵام ئەگەر لایەنی پەیوەندیدار هەڵوێستی نەبێ ئێمە لە هەڵسترمان هەبێ ئەمە لەوێستە وەکوچی یانێگەری بۆ نمونە سەر کێشەوەتون و تیژی بە تەئکید ئێمە من خۆم ئامادەم وەکو خەڵکی دەرەی مەڕ بە تایبەتی هەورامان و خورماڵ ئامادەین بچین لە بەردەم هەموو فەرمانەکانی حکوومەتدا بۆسین تا ئەم کێشە چارەسەرکرێت کاک حاجی سەبارەت بەو سنوورەی ئێوە ئێستا و کەلوپەلانەی کە لێرەوە دەچنە کۆماری ئیسلامی ئێرانەوە چی و چین و لەکوێوە ئەم کەلوپەلانە دێنە ئێرە چەند جار گومرگ دەکرێن بە تایبەتی بەو گومرگە نایاسایی کەسە چەکدارانی پەکەکە بەوتی هاوڕێکانتان باسی دەکەن دایان ناوە بەڵێ ئەم بارانە خۆی لە ڕاستیە ترانزیێتە ئەم ترانزیێتە یا لە باشماخەوەیێت یاوەکو لە ئیبراهیم خەلیلەوە یاوەکو لە بەسرەوە ێسێت ئەم بارانە گەنە هەرێمی کوردستان کاگەنە هەرێمی کوردستان لە خاڵە سنوورەکانە خۆی حکوومەتی هەرێم گومرکێکیانەکە دوایەوە ئەچێتە داخلی شارەکانە بێ شارەکانی هەولێر سلێمانی بۆ دەرچوون دووبارە گومرگێکی تریانەکات بەس ئەگەر ڕەسیدیان هەبێ کەمترە ئەگەر نەشان بێ زۆرترە دوای ئەم بارانە حواڵەکردن بۆ مەرزەکان بە گوێرەی شوێنەکان بۆ دەرێ مەرج جایە بۆ بیارە جایە بۆ هەڵەبجە جایە بۆ پێنجوێن جایە هەر کەسە و حدودی خۆی جیاوازە کە بارە نێرێ بۆ شوێنە لە سێ ساقیش گومرگێکی ترێ لێوێ ئەو وەسڵەکە بۆ یەکەن لە سلێمانی یەتەوێ لێش ئەیکەن بە فۆرم بۆچی ئەیکەن بە فۆرم ئەم فۆرمە ئەگە ئەم بارە لە دەرێ مەڕەوە نەڕوات ئەتوانی بیگەڕیتۆ بۆ هەڵەبجە یا بیگەڕیتۆ بۆ تەوێڵە یا بۆ بڕوە بەس دەبەر ئەوە ئیناکرێن فۆرمە بۆ نمونەبا لە سنووری لە گومرگێکی ترا بدەنێن لە گومرگی سەی سایقانە بێەوە بۆ فۆرمە چەندە وەرەگیرێ بۆ فۆرمە احتیمالی هەیە 10,000 15,000 دینار وەرگێلەوە ئەوە ناگەدارم من یا زیاتر ڕۆژی ڕەنگە چەند بار بەس بەو بازگەی گومرگایەتی احتیمالی ڕۆژە 20 بار یا 50 بار تاکید نیم چەندێکە بەس لەو بازگە باری زۆر تێپەڕە بێ بۆ تەوێڵەش و بۆ بیارەش و بۆ دەرێ مەڕ و بۆ هەڵەبجەش زۆر بەس بۆ سنوورەکەیەوە احتیمالی 20 بار 15 بار زیاتر ڕۆژ زیاترە ڕۆژەیە کەمترە باش ئەمە سەی سایق ئێستا مانش پیا بوون ئەم جەماعەتی برادرانی پەکەکەش پیا بوون ئەوەتان بەو شاخەوە داوای گومرگ لە ئێمەکەن پاسەوانی سنووری مەرجەکەی لە ئێمە داخستووە ئەڵێ تا ئەوان لەوێ بن ئێمە ناتوانین بار بنێنینە سەر ئەوان بنکەیەک لەوێت بۆ خۆیان دروستکەن دوای کێشە و مشکلە بۆ ئێمە دروستە بێت چەند کەس لەو سنوورە کار دەکات چەند وڵاخی لێ چەند سیار ئۆتۆمبیل تقریبان 250 بۆ 300 وڵاغداری لێ هەیەە بە لاباری شەکە ئێمە لاباری پێڵێن هەشیانە وڵاخی خۆیەتی هەیە کرێکارە هەیە بار وەرەگرێ حواڵەیەەکە تقریبان 1500 نەفرێ بئیش بوون ئێستا حالیان جگە لە ئۆتۆمبیلەکانی تر بێجگە لە ئۆتۆمبیلەکان ئەوانەی سلێمانیش کە بارێنن ئەوانش هەر بئیش بوون ڕۆژانە تەلەفۆن بۆ منەکرێ مەرز نەکراوەتەوە باربێنین ئەوانیش بێژ بوون بە پێی وتەی بەشێک لە پەرلەمانتاران لە لیژنەکانی ناوخۆ و دارایی حکوومەتی هەرێم هیچ جۆرە دەسەڵاتێکی بەسەر پەکەکەدا نییە و کاتێک یەکێتی و پارتی خۆیان سەرانە وەردەگرن چۆن دەتوانن لە زۆنەکانی خۆیانەوە بە پەکەکە بڵێن ئەو سەرانەیە لە خەڵک نەسێنێت کاکسوان سەبارەت بە جۆرێکی تر لە دروستکردنی بازگەی گەڕۆکە بە تایبەتی لە شوێنێکە بۆ ماوەیەکی کاتی دوای دەیگوازنەوە چەکدارانی پەکەکەن کە لە سنوورەکانی هەڵابجە تازایی لە هەورامان و لە شار باشێڕ و سەیرانبن و ئەو ناوچانەیە ئێستا بازگیان داناوامانە ئەوانش جارێکی تر گومرگی و کەلوپەلانە دەکرێت کە دەکەن کە لە ڕێگە نافەرمیەکانەوە هاوردەیە هەناردەی دەرەوەی هەرێم دەکرێن بەڵێ پەکەکە و پەژاک دەمێکە ئەماکەن ئەوان شەڵێن ئێمەش لەسەرم خاکە شۆڕشەکەین مافی خۆمانە ئەوانەی کاسبیتیاکەن بەشێک لە داهاتەکەیان کە کەمیش بێ بە ناوی گۆمرگە و بیدەن بە ئێمە بەڵام هێشتاوی پەکەکە باشترە چکە بۆ یەک بەرپرسی پەکەکە نیە بۆ هەموو پەکەکەیە بەڵام ئەمانەی ئێمە بۆ یەک دوو برادەرە نایدەن بە چەک و شۆڕش بۆ دیفاع لە میلەت بۆ ئەوانیش ناوی دەچێتەوە چوارچەوەی سەرانەوە بەڵێەوە سەرانەیە وەک سەرانەکەی سەردەمی شۆڕشەکە ئەمانیش کاتی خۆی لە شاخ سەرانیان سندووە ئێستاوانی ژەڵێن ئێمە ژێزین و چەکمان پێ ئەمان دەی تێ بمان دەرێن نامان دەیتێ نایڵێنە بارە لێرەوە بڕوە
زۆر باش ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەکەکەیە تەعاملی چۆنە لەسەر و ڕێگەیانی کە دانراوەگەر بەرپرسەکانی ئەم لا هی خۆیان بن خۆ پەکەکە ڕێگە هی خۆیان نەبێ ناتوانێت ئەمە چارەسەر بکە حکوومەت ئێمە چەندین جار بە حکوومەتمان وتووە حکوومەت ناتوانێت چارەسەری کات چونکە دەسەڵاتی بەسەر و ناوچانانیە وەکو دەسەڵاتی نییە خۆشی کە دەسەڵاتی هەیە هەمان شتی کردووە بۆیە پەکەکە شەڵە منیش بۆ نەیکەم تا ئێستا هیچ وەڵامێکت لە وەزیری گواستنەوە گەیاندن وەرنەگرتووە دوایەوەی کە بەڵگەکانت پێداوە نەخێر من چاوەڕێمەکەرەوانە نەمێنن کە چی زیادی کردو هیچ دیارە کە چەندە داهاتی ڕۆژانە وەردەگیرێ لەو خاڵانە نەخێر دیار نییە چونکە ئەو داهاتە هەریەکە بەرپرسێکی لە پشتەوە خۆی بات ناچێتەوە ناو دارایی گشتی ئێمە لە لیژنەی داراییان پرسەمان بە گرنگ وەرگرتووە و لە چەند ڕۆژی ئایندەیشی مەیدانی لەسەرەکەین ڕۆڵی داواکاری گشتی و دادگاکان لەمەیە چیە کە بە ئاشکرا دەبینرێت لە ڕۆژی ڕووناکسەرانە لە خەڵ وەردەگیرێت هیچ ڕۆڵێکیان نەبینیوە تا ئێستا بۆ ڕۆڵیان نیە لەمەیە لەبەرەوەی دادگا بڕیار لەسەر کاغەز دەرەکەوان لەسەر جادە بە چەک پارە لە خەڵکەسن کێ بتوانێت ئەم بازگانە لابەرێ باوەڕت وایە لاوازی دادگایە ئەوەیەکە و بەرپرسانە لە سەروی یاساون نەخێرەمانە هەموو لە سەر و یاساون و بە یاساژ نایکن بە زەبری هێزەیکەن سەبارەت بەو شوێنانەی کە چەکدارانی پەکەکە گومرگ دەستێنن جیاواز لەو هەرێمەی کە ئەوان هەیەن و لەناو هەرێمی کوردستانە ڕایانگەیاندەوە خۆت ئاماژت پێکرد لەو گومرگی کە لەوێ دەیکەن تا چەندە یاساییەوە لە هەندێک شوێنیش تازەی لە سنوورەکانی هەوراماندا پیا بوون لە شاخەکان لەوێ کە گومرگی کاڵاکان دەکرێت ئەمانش تا چەندە یاساین و چۆن ئەمانە مامەڵەیان لەگەڵا دەکەنەوە بۆی کە نەیان هێڵن ئایا گفتوگۆتان لەگەڵا کردوون ئێمە چەند لە هەرێمی کوردستان چەند مەرزێکی نێودەوڵەتی هەیە کە ناوی مەرزەکان دیارە و ئەو مەرزە نێودەوڵەتیانە کچی ئەوانەی کە فرمانی نێودەوڵەتیانەیە و لە نمونەی مەرزیکێ لێشمانەیە کە مەرزێکی فەرمی ڕسمیە بەڵام فرمانی نێودەوڵەتی نییە هەموو ئەو کاڵا پێداویستیانەی کە لە هەرێمی کوردستانەوە دەچن بە وڵاتانی دراوسیەوەیان ئەمە ئەو کاڵاو پێداویستیانەی کە لە هەرێمی کوردستانەوە دێن لە وڵاتانی دراوسیەوە دێن بۆ هەرێمی کوردستان بەپێی قانون و بەپێی تعریفەی گومرگی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و گومرگ دەکرێن واتە بەدەر لەمە هەر گومرگێکی کە گومرگی ناقانونی و نایاساییە ئەوە پێی قانون نییە یعنی غیرە قانونیە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هەواڵانی پەکەکە چەندین ینی لە چەندین شوێن گومرگیان هەیە بۆ نمونە هەندێک جار لە منتیقەی زەڵێ و شوێنێ و کێلێ ئەو منتیقانە لە منتیقەکانی دیکەی ژێردەسەڵاتیشیان تەنها ئەو منتیقەیە نیە ئەوانش خۆیان بازگەی گومرگیان دانەوە و هەندێک جار تیمی گومرگی گەڕۆکیشیان هەیە هەندێک جار دێن لە خوار بازگەکانی گومرگی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان گومرگ دەسەنن و هەندێک جاریش لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیان گومرگ دەستێنن تەنانەت ئەوان تەنها گومرگی ئەو کاڵاو پێداویستیانە ناکەن کە بە فلتەری گومرگی حکوومەتی هەرێمی کوردستان و بازگە گومرگەکانی هەرێمی کوردستاندا تێدەپەڕن تەنانەت ئەو کاڵاو پێداویستی و ئەو بارانەش گومرگ دەکەن کە ینی لە ناوەی هەرێمی کوردستان بە فلتەری گومرگی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێناپەڕن واتە ئەوانەی کە بە قاچاق دەگوازرێنەوە بۆ کۆماری ئیسلامیان بۆ وڵاتێکی دیکە ئەمانی شەر گومرگدا حکوومەتی هەرێم چۆن مامەڵ لەگەڵ ئەمانەیە کە بۆنمونە لە سنوورێک کە دەرەوەی هەرێمەکەی خۆشیانە یا ناوە بێ بۆ ناتوانێت ئەمانە چارەسەر بکە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان باش دەزانێت کە ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی پەکەکە ئەو ناوچانە کە لە ژێردەسەڵاتی پەکەکەدا پەکەکە خۆی حکومڕانی ئەم ناوچانە دەکات و خۆیان بەپێی بەڵام لە هەورامانە حکوومەتی هەرێمە و پەکەکە بوونی نیە بەڵام وەک خۆت ئاماژت پێکرد تیمێکی گەڕۆشیانە لەوێ کە گومرگ کاڵا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا نەیتوانیوە سنوورەکانی خۆی بپارێزی ئەمە لەلایەک و حکوومەتی هەرێمی کوردستان باش دەزانێت کە پەکەکە گومرگ وەردەگرێت وەڕنگ بێ لە ئاستی باڵاشدا باسکرابێت بەڵام وەکو وتمان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەم حکوومەتە نییە کە بتوانێت حکوومەت داری بکە و دەوڵەت داری بکات بۆیە حکوومەت ناتوانێت خۆی کۆبکاتەوە ناتوانێت تەنها کارێکی وا بکە ڕێگە بگرێت لەوەی کە بە قاچاق دەڕواوە لەوەش کە بە ناقانونی گومرگ دەکرێت
کالی ئێستا جگە لەوانە گومریەکی تریش هەیە کە چەکدارانی پاکەکە دەیکەن جیاواز لەو شوێنەی کە هەرێمی خۆیان ڕیانگەیاندووە لە هەندێک سنووری ترکە لەژێر دەسەڵاتی ئەوەندانە بازگە دائانێن گومرگ لە هاوڵاتیان وەردەگرن لەو کەلوپەلانەی کە دەچنە بە تایبەتی دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر ئەمانە ئێوە هیچ بەدواداچوونا کردووە وەڵامی حکوومەت بۆ ئەمانە چی هەیە؟ من دیکۆمنتێکی دەقیقم لانیە بەڵام پاکەکە لە سنووری هەرێمی کوردستانە بە قانون بۆی نیە هیچ گومرگێک وەرگێر مافی نییە گومرگ لێک شوێن وەرەگیریە کە خاڵی سنووریە دەوڵەتە بە فۆرمی ڕسمی ئەبێ وەربگیرێت ئەمە سەرۆکی حکوومەتمان ئاگادار کردەوە جێگرەکەیمان ئاگادار کردەوە ئەنجومەنی وەتیانمان ئاگادار کردوەوە دەستەی نەزاها سکاڵا من خۆم تۆمار کردووە وەزارەتی داراییمان ئاگادار کردوێتەوە پێم وایە ئەوانەی ئەم کومرگانە دانێن حکوومەتوانە دەسڵاتیان نییە لەسەریان لوتکەی دەسڵاتە لە پارتی و یەکێتی لە پشتی ئەم کارەوە بە دوواداچوونەکانەوە دەردەخەن یەکێتی و پارتی ئەو دوو لایەنن بە ڕۆژی ڕووناک باج و سەرانە لە خەڵک وەردەگرن بە پشتبەستن بە هێزی چەکدار کاوەش پرسیاری گەورە لەسەر حکومڕانی لە هەرێم و دەسا و دەستکردنی دەسەڵات دێنێتە ئاراوە کەوا هەر لایەنێک هێزی چەکدار و میلیشیای هەبێت دەتوانێت دەسەڵات بگرێتە دەست و حکم بکات بێگەڕانەوە بۆ یاسا و بنەماکانی دیموکراسی